ئیبن دەقیق قسەیەکی زۆر جوانی هەیە کە یەکێکە لە زانایان دەفەرمێت هیچ قسەیەکم نەکردووە هیچ کردەوەیەکم نەکردووە ئیلا لە بەرامبەری خودای پەروەردگاردا وەڵامم بۆ ئامادە کردووە ئەگەر خوای پەروەردگار لێم بپرسێتەوە لەو قسەی کە کردومە لەو کردەوەی کە کردومە وەڵامم بۆ بەردەمی پەروەردگار حاضر کردووە. تەماشاکەن بەڕێزان چەند قسەیەکی بەهێزە وەکو دەڵێن پێویستە بە ئاوی زێڕ بینووسیەوە. ئێمە جاری وهەیە کردەوەیەک دەکەین نەک خوای پەروەردگار ئەگەر کەسێکیش لێمان بپرسێ و بیزانێ شەرمەزار دەبین. بەڵام ئەو زانایە دەفەرمێ هەر قسەیەکم کردبێت هەر کردەوەیەکم کردبێ بۆ بەردەمی پەروەردگارم وەڵامم حاضر کردووە ئەگەر خوای گەورە لێم بپرسێتەوە وەڵامم ئامادە کردووە بۆ ئەوەی کە وەڵام بدەمەوە لە بەرامبەر پەروەردگاردا. دەی با ئێمەش تەماشای خۆمان کەین ئەوە دامەزراویە بەڕێزان بزانین کارەکانمان قسەکانمان هەڵوێستەکانمان ئەگەر بەیانی خوای پەروەردگار لێمان بپرسێتەوە دەچینە ناو گۆڕ وەڵاممان پێ بەرامبەر بە پەروەردگار یاخود خوا نەخواستە خوا پەناماندا شەرمەزار دەبین لە بەرامبەر پەروەردگارماندا.